وەک ئاشکرا لە ڕۆژانی جەژندا گەشتیارێکی زۆر سەردانی شار و ناوچەکانی هەرێمی کوردستانەکەن بە تایبەت لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە مەجگەلەوەی لە وڵاتانی دراوسێشەوە تا ڕادەیەک. لێرەدا مەبەستمانە کە باز لەوە بکەین ئایا تا چەند هۆتێل و ڕێستۆرانت و مۆتێلەکان لە شار و ناوچەکانی هەرێم ئامادەیە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران هەڵبەت کە ئەمە بابەتێکی سەرەکیە بۆ سەرنجڕاکێشانی گەشتیاران بۆ ئەوەی ساڵ لە دوای ساڵ گەشتیاران لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە سەردانی هەرێمی کوردستان بکەن و ژمارەکە ساڵ لە دوای ساڵ زیاتر بکات. بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز کاک محمود تۆفیقمان لەگەڵایە سەرۆکی کۆمەڵی چێشخانە و میوانخانەکانی سلێمانی. کاک محمود سپاس کە لە ستۆدیۆ ئامادەی لەگەڵمان جەژنیشی پیرۆز بێ. زۆر سپاس، جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ لە کوردستانیان و لە ستافی کورسات کە دایم هاوکار و پەنامان بووە بۆ هەموو هاوکاری سپاسانەکەن. زۆر سپاس. کاک محمود بالەوە دەست پێ بکەین تا چەند هۆتێل و ڕێستۆرانت و مۆتێلەکان لە سلێمانی ئامادەن بۆ پێشوازیکردن لە گەشتیاران هەڵبەت دەمە دووەم ڕۆژی جەژنی قوربانە؟ وەڵا لە ڕۆژانی جەژنە یا هەرج بۆنەیەکی ترکەیەتە پێشەوە بە نسبەتی شاری سلێمانی خۆشەویست ئەو کاتانەمان تێپەڕانوە لە دوای 2014 یعنی گۆڕانکاری بەسەر هەرێمی کوردستانی ئێمە هاتووە لە ڕووی گەشتیاری لە ڕووی کۆمەڵەشت و وەکو ئامادەکاری کۆمەڵی میوانخانەکان سپاس بۆ خوا و سپاس بۆ هەموو بنکە گەشتیارەکانی ناوشار کە هەچ پەیامێ کەس ڕێنماییەکە لە کۆمەڵەوە دەرئەچێە لە لوژنە هاوبەشەکانی قایمقامێتەوە کە ئەسپێرێ بە ئێمە بە شانازیەوە بە زیادەوە جێبەجێیەکەن. ئێمە بە هەفتەیەک پێشی ئەو بۆنەیە کەیەتە پێشەوە یا بە تایبەتی جەژنی قوربانی پیرۆز کە ئێستا دووهەم ڕۆژێتی ئەمڕۆ ئێمە خشتەیەکمان وەرگرتووە وەکو ئەم خشتەیە سپاس بۆخوا بۆ لوژنە هاوبەشەکانی قایمقامێت ئەمە خشتەیەکە کۆمەڵە دروستی کردووە و جەژنی ڕەمەزانیش یەکەم جارمان بوو بەم شێوەیە بەڵام سپاس بۆخوا جێگیر بووە بۆ ئەم جەژنە 110 شوێن کراوە بووە، یعنی دوێنێ 110 شوێن کراوە بووە لە ناو شاری سلێمانی. یعنی ئەتوانم بڵێم شوێنمان هەبووە زەرمەندیش بووە بەڵام کە ڕێنمایەکانمان گەیاندوتێ هەستاوە جێبەجێ کردووە سپاسیانەکەین. وەکو ئامادەکاری ئێمە هەر لە بازگەکانەوە تا ئەگاتە ناوشار ئێمە بە دایم لوژنەی هاوبەشی خۆمان هەیە وەکو قایمقامێت کە نوێنەرمان هەیە وەکو دەستەی کاریگەڕی کۆمەڵیش لوژنەیەکی تایبەتی خۆمان هەیە بۆ سەردانی سەرجەم بنکە گەشتیاریەکان بەڵام هەمویان ناگرێتەوە بۆ لە بۆنەکانە ڕاستە شەقامەکان نەگرێتەوە وەکو زۆنگی سەرچنار سالم سەواڵەکە بەردەرکی سەراو دێکچانی کە گەشتیار زیاتر ڕووتیەکەن ئەوانەی کە گەشتیار پیا تێپەڕە بێ بەڵێ ئێمە ئەوانەمان ئاگادار کردوتەوە وە لە ئێستادا ینی یەک سکاڵا دوێنێ خۆشم هەتا ئێوارە لەگەڵ ناوبەشەکانی قایمقامێت بووین نەداخستنمان هەبووە و نەغەرامەشمان هەبووە یەک کێشەی یەک سکاڵامان بۆ نهاتووە. بەڵێ کاک محمود باسی 100 شوێنت کرد ئەم 100 شوێنە بە دیاریکراوی مۆتێل و هۆتێل و چێشخانەکان نەگرێتەوە هەمان خۆی وتێر بەدایم کراوەیە ئەو وتێر داخستنی نییە بەڵام ئەم 110 شوێنە ڕێستۆرانت و کەبابخانەیە هەموو خواردنگەکانە بەگشتی کە ئەکرێتەوە ئێمە کێشەمان تەنها خواردنە لە بۆنەکانە بۆ گەشتیار کە دێ ئەچێتە هوتێل لە هوتێل مەسەلە نەگەرم شەو داخڵ بێ ئێوارە درنگێتە دەرەوە کە هێشتا دەرەوانی پێویستی بە هەموو حەوانە و خواردن و خواردنەوەیەکەیە ئێمە لەو بوارەیە ئامادەکاری تەواومان کردووە لە پێشوازیان لە میوانداریین و شاری سلێمانیش لانکەی میوانە و لە خۆشە لە خواردن و ئەوانە خۆشخۆرە ینی هەموو میوانێک بە زۆری لە خواروی عێراقەوە ڕوومانتی ئەەکەن ئێمە بە شانازیەوە پێشوازیان لێ ئەەکەین و حەج شتێکیان بووە ئێمە ئامادەین کە ئامادەکاریان بۆ بکەین. بەڵێ کاتە کاک محمود بەراورد بە ساڵی ڕابردوو بەڵێ مۆتێل و بڵین چێشخانە و ڕێستۆرانتەکان زیاتر کراوەتەوە بەراورد بە پار پێرار بۆ نمونە ئێمە لە دوای کۆرۆنا وەکو کۆمەڵە ئامارێکمان کرد خۆشبەختانە کە ئێستا زۆر دایرەیەک لە لای ئێمەوە ئامارە بە 6 مانگ جا لێ بووینەوە. ئەم ئامارە لە دوای 2014ەوە 1240 بنکەی گەشتیاریمانە بووە لە شاری سلێمانی بەڵام خۆشبەختانە ئێستا کە ئاخر ڕقم لە لامانە لە کۆمەڵە کە ئامارە 2500 بنکەی گەشتیاریمانەیە لە ڕوویەکەوە لە هەڵکشانە وەکو خواردن و خواردنەوە و حەوانەوە و کافتریا و هەموو بەشەکان کە کۆمەڵە بەرپرسەدەی
و لە ڕووی کشەوە هەندێک شوێنمان هەیە بە بۆنەی ڕسوماتی زۆرەوە کرێچیە پارێکی زۆر لەلایە وەکو کارەوە ڕسومات احتمالی هەیە لای بردبێ کرێچی بووە بۆی دەری نەهێنابێ ئەوەش دەلالت ناکاتە سەرەوە کە بواری گەشت و گوزار لاواز بێ. بەڵێ کاک محمود باسی ڕسومات و کرێت کرد. پێش جەژن ڕێنمایتان بڵاو کرێتەوە بۆ ڕێستۆرانت و چێشخانەکان کە ئەگەر هەر چێشخانەیەک یا ڕێستۆرانتێک خواردن بە گرام فرۆشێت ڕوبەڕووی سزای بێتەوە ئایا هیچ حاڵەتێک تۆمار کراوە دوێنێ؟ نەخێر هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە بەڵام وەکو ڕێنمایی وەکو یاسای گەشت و گوزار بڕگەیەکی تایە ئەو بڕگایە مافی بە هەموو بنکە گەشتارەکانەوە بە تایبەتی لە یەگەستێرەوە بۆ پێنجەستێرە کە ئەگەر نسبەیەکیش بچێ سەرکەوێ ئەوە زۆر تەبیعیە بەڵام ناگاتە ئەوە کە بێ گۆڕێ لە یەگەستێرەوە تا پێنجەستێرە نرخە گۆڕێ نرخە گۆڕە تەبعاً بەڵێ ئێستا تۆ چتە پێنجەستێرەیەک احتمالێ ژوورێک بە 100 دلار بێ نەفرێک بەڵام تۆچی تە یەگەستێرە لەوانەیە بە 30 هزار بێ بەڵێ لە ڕووی نرخەوە بەڵێ جیاوازی هەیە لە ڕێی ئەستێرەوە جیاوازی هەیە ئێمە بەشەی کەشمانەیە کە میلیە ئەلفوبامان هەیە لەوێ لێگەستێرە بە 30 هزار بێ دوێ بە 15 هزارە بەڵێ یعنی بۆ هەموو جۆرە گەشتیارێک ئێمە ئامادەکاری کراوە بە پێی شوێنەکە بە پێی خواستی کەسەکە هەموو جۆرە ئوتێل و مۆتێل و کابینە و گوندی گەشتیاریمان هەیە. بەڵێ کاک مححمودیج ئامارێکتان لایە گەشتیار تا ئەمڕۆ چەند سەردانی سلێمانی دەوروبەری سلێمانی کردووە؟ وەڵاهی شابوو ئامارشوە بەڵام احتمالی هەیە ئەمڕۆ تا ئێوارە ئامار دەرچێ بە تەواوی کە چەند دەم دوو ڕۆژە چەند هاتووە بەڵام ئێمە ئەوە نەمان هەیە وەکو ئاماری پارێزگای سلێمانی وەکو کۆمەڵا تا 25 هزار گەشتیار ئەتوانین کێشەمان نەبێ کە بیخەوێنین حەوانەوە لە ئەستۆ بگرین خۆش دەزانی کە گەشتیار شەپۆلە ئەمڕۆ بۆ نمونە 10,000 گەشتیار داخلی سلێمانیە بێ بەیانی ئەو دەیە ئەڕوا بۆ هەورامان ئەڕوا بۆ ماوەد ئەڕوا بۆ پێنج جوێن ئەڕوا بۆ خەزانەحەکان بۆ دووکان ئیکەیەتە پێشەوە ینی ئامارەکان بەش بەشە ینی ئیشتا زووە احتمالی هەیە ئەمڕۆ بەیانی ژمارەکە زۆر زیاتر بێ بەڵێ بەڵێ داهڵشانە سوات بۆخوا لەگەڵ جەژن ڕەمەزان جیاوازێکی زۆریە. بەڵێ کاک مححمود هاتنی گەشتیاران بە تایبەتی ژمارەیەکی زۆری گەشتیاران بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ دوهۆک هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی پرسیارەکەم بە دیاریکراوی تا چەند سوود دەبێ بۆ کەرتی گەشت و گوزار؟ وەڵا یاخود خاوەنکارەکان بۆ ئەو پرسیارە بەڵێ خۆی کەرتی گەشت و گوزار کەرتێکی بێدووکەڵە کردێکی جوانە ینی قەنەعەتێ بێ لە سەیتەرەوە کە داخڵ کەرتێکی سیاری شەکاک لە تەکسیەوە سوودمەندە تا ئەچێتە بازار و مارکێت و خواردن و خواردنەوە حەوانەوە ئەمە هەمووی سوودمەندە بێ جیاوازی و حکوومەتی سوودمەندی یەکەمە لە زۆری گەشتیار بەڵام بەداخەوە خەمخۆرمان کەمە لە بواری گەشت و گوزار بۆ نمونە ئێمە بە سەدان کۆمپانیای گەشتیاریمان هەیە لە شاری سلێمانی لە هەولێر لە دوهۆک ئەم کۆمپانیانە کە دروست بووە بۆ ئەوە دروست نەبوو لێرادانیشێت و ئیشی خۆی بکە بۆ ئەوە دروست بووە حکومەت پەناهیک بە حکومەت هاوکاری بکە داعمی بکە بڕوە وەک ئێمە لە خوار و عێراقەوە ئەوانە خاوەن ماڵن بەڕاستی ئەوانە لە ئێمە زۆرتر شارەزای هەرێمی کوردستانن بەڵام ئەبێ ئێمە ئەو کۆمپانیا گەشتیاریانە وا لێ بکەین داعمیان بکەین کە بڕۆن لە ئەوروپاوە گەشتیار بێنن بیناسێن بە هەرێمی کوردستان ینی با ئێمە بیلەوە نەکەینەوە ڕەمەزانمانەیە و قوربانمانەیە و نۆرۆزمانەیە و چەند بۆنەیەکمانەیە با ئێمە وا بکەین دائیمەن گەشتیار ڕوو بکاتە هەرێمی کوردستان و ئەو ناوچە سروشتە جوانانی ئێمەش زیاتر خزمەت بکرێ هاوکاری بکرێ ینی ئێستا ئێمە بەداخەوە ڕۆژانە ئەبیسین دەوێ ئەوە خنکار لەوێ ئەوە خنکار لەوێ ئەوە خنکە ئەمە ئەوەیە کە هەوڵی جددی بۆ نەدراوە ڕێنمایی زیاتری بۆ دانە مەرجەکانی سەلامەتی لە شوێنە گەشتیارەکانی سەلامەتی بە وەکو پێویست دیار نییە ینی بەداخەوە نەئەبێەوە بێ لەبەر ئەوە جەنابی پرسیارەکە لە جێی خۆیان بووە کەرتی گەشت و گوزار کەرتێکە قەناعەتی هەبێ هەموو کەسێک سوودمەندەتیایە. بەڵێ کاک مححمود باسی هاتنی گەشتیارت کرد ئێمە چی بکەین گەشتیار لە وڵاتانی تریشەوە تەنها لە عێراقەوە نییە دووەک خۆت وتت بۆ منە لە وڵاتانی کەنداوە لە تورکیاوە لە ئەوروپاوە گەشتار بێتە کوردستان و تەنها لە بۆنەکانیشان نەبێت ئێمە چی بکەین کەرتی گەشت و گوزار ببژێنەوە بە تایبەت ڕێستۆرانت و هۆتێل و چێشخانەکان وا لێ بکەین کە سەرنجی گەشتیاران ڕابکێشێ.
وڵا ئێمە وەکو ئەوە کە جەنابەت ئەو پرسیارە ئەکەی ئێستا من سەرمایهداری زۆر ئازیزی ئەم شارەی خۆمان هاتووە بۆ کۆمەڵە سەردانی کردووە ینی پرس و ڕام هەنگۆڕیوەتەوە بەڵێ توێتی من ئەمەوێت لە قەزای پێنجوێن ڕێستۆراتێ یا وتێلێکی ئەستێرە بکەمەوە طبعاً ئەم کابرا کە ئەم سەرمایهدارە کە ئەچێلیوە ئەستێرێگە ڕێستۆراتی ئەکاتەوە طبعاً سافی کێوێ ئەم ستافا ئەڵێ چ زمانێکەیە کە من لێرە پارەیەک سەرف بکەم پارەیەک ینی خزمەتێ بکەم بەڵام چ زمانێکەیە کە دای نەخەم ئێستا ئێمە لە هەورامان وتێلێکمانەیە سپاس بۆخوا ئەمە جێگەی دەستخۆشیە جاران کابرا ئەچوو بۆ هەورامان گەشتیار بوو بەڵام شەو ئەگەڕایەوە کوێ سلێمانی بەڵام ئێستا جێگەی ینی سەدان کە دەبێتەوە لە موتێلا ئەمە ڕێگەی جێگەی دەستخۆشیە بەڕاستی خۆزگە وامان لێ باتایە پەرەمان باە بە بواری کەرتی گەشت و گوزار و دەستەی گەشت و گوزار و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هاوکارمان بیایە هاوکاری کەرتی تایبەت بیایە بۆ ئەم ئیشا کە ئێمە جێبەجێکەین و پلانیش زۆر ئاسانە بۆ ئەمە گەر بکرێت لەبەرەوە بەس حکومت هاوکاری کەرتی تایبەتکە لە بواری گەشت و گوزار زۆر ئاسانە بۆ من لە بۆنەکانە پارە بەرمەدەرەوە بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ کۆمەڵی وڵاتی دراوسێ بەڵام ئەی بۆ لێەوە بە ئەکسەوە نێتە وڵاتەکەی من و پێ بناسێن و پارێش بێتەوە ناو شارە خۆشەویستەکانی خۆمان. بەڵێ کاتە من پرسیاریشکەم لا دروست بوو لە وەڵامەکان تاکار محمودۆک و کۆمەڵی چێشخانە و میوانخانەکەتان چەند لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە هەماهەنگیان بۆ ئەوەی خزمەت گوزاری زیاتر بۆ شوێنە گەشتیارەکان دابین بکرێت کە هەڵبات وەک خۆت ئەڵێیت وا بکرێت کە سەرنجی گەشتیاران ڕابچێشێت ساڵ لە دوای ساڵ گەشتیاری زۆرتر بێت هەرێمی کوردستان و سلێمانی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان و هەموو ئەو سندیکانی کە پەیوەندیان بە بواری گەشت و گوزارەوە هەیە من لێرەوە سپاسیانەکەم جێژنشیان پیرۆز بێ بەڵام ئێمە بۆ ئەوە دروست بووین کە هاوکار بین لەگەڵ حکوومەتە ئێستا بۆ نمونە من نوێنەرمەیە لە لوودناوە بەشەکانی قایم قامێت و چەند کۆبوونەوە بکرێ بە شانازی و سپاسیانەکەین بەڕاستی کاگاوات دەستی دیارە بە هەموو شێوەکی لاکە ینی لە کۆبوونەوەکان ئێمە بوونمان هەیە ینی چەندین جار ئێمە بەرنامەمان هەبووە شتمان هەبووە پێشکەشمان کردووە یاداشمان هەبووە گوێمان لێ گیراوە و ئێستا دوێنێ یەکەم ڕۆژی جەژن بووە من هەتا ئێوارە لە ناو بازار بووم لەگەڵ لوودناوە بەشەکانە سەردانی هەموو ئەو شوێنانەمان کردووە کە یەکەم ڕۆژ کراوەتەوە سپاس بۆخوا نەداخستمانە بووە نەغەرامەمانە بووە نەسکاڵاشمە بواتەوە ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشیە هی ئەوەیە کە لوودناو بەشەکان بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار کە لوزنیان هەیە ئەوەنە ینی خەمخۆری ئیشەکەی خۆمانین قەناعەتی هەبێ ئەگەر پار ساڵ 100 غەرامە بوو بێ ئەم ساڵ لەوانەیە دەغەرامە بوو بێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوە هەتا لوزنە زۆر بێ و لە پێچینەوە زۆر بێ و سەردان زۆر بێ ینی کەم و کوڕیەکان نامێنن لەو بوارە و بە نسبەتی جێگیرکردنی سەعریش سەعر وەکو ئەرزم کردی لە شوێنی خۆیەتی جێگیر کراوە ینی ئەگەر لە وتێلێکە 4 ئەستێرەیە 5 ئەستێرەیە بۆ لەبەرەوە مافی خۆیەتی نسبەیەک سەرکەوێ ئەویش وای لێ کردووە چی ڕسومات ئێستا بۆ نمونە تۆ ئەچی لە کاپتریایەکی 4 ئەستێرەدا ئەنیشی 2 میلیۆنە لەگەڵایە کە هەڵەسی مەسەلەن بایی 25,000 یا بایی 50,000 ئەڵە کاکە تۆ 6,000 بەرێت 10,000 خزمەت گوزاریە ئەم 10,000 بەدەیان سکاڵام بۆ هاتۆ بۆ کۆمەڵە ئەڵێ من 50کە بە قێم دێنە ڕەحەت نێلا وە چەندی ساڵە هەوڵیشماناوە لە ڕێی حکومەتەوە لە ڕێی دەستی گەشت و گوزارەوە لە ڕێی بەرەوە بەرێ تێگشتیەکانەوە یاداشمان بەرز کردوەوە کە ئەم سەیدەیەمان بۆ لابن ینی شتێکە ئەستەما گەشتیار ئەتۆرێ لە 4 ئەستێرەکە ئەڕوا ئەچێ لە شوێنێکی میلی ئەوواکە مانایە 4 ئەستێرەکە هیچی بۆ نەکراوە. بەڵێ کاک مححمود لەگەڵ لیژنەکانی قایمقامێت و لیژنەی تەندروستی تا چەند چاودێری کوالێتی خواردنەکەن لە ڕێستۆرانت و چێشخانەکان کە ئەمەش هەڵبەت گرنگە بەلای گەشتیار و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی وڵاهی ئیترێ خۆ ئەمە شتێک نییە ئەمە ڕێکلام بۆ شارەکەی خۆمان بکەین بەڵێ بەڕاستی سلێمانی نمونەی خواردنە نمونەی شاڵێمە بەسم کوالێتی خواردن کوالێتی من احتمالی هەبوو 5-6 ساڵ لەمەوبەر لە بازاڕانانم نەخوادایە لە زۆر شوێن بەڵام ئێستا من یەکێکم لەوانە ئەو خەمە ینی گەشتومە ئەو ئاستا کە کێشێکیانە بەڵێ ئەمەش دی خۆشحاڵیە زۆر کاک مححمود من دواپرسیارە ئاراستاکەم وەکو سەرۆکی
چێشخانە و میوانخانەکانی سلێمانی تا چەند هەماهنگگیتان لەگەڵ هاوشێوە ئەو کۆمەڵێ هەیە لە دوهۆک لە پارێزگاکانی تریارەمی کوردستان بەم بەستی باشترکردنی کارەکان یاخود هەنگاوی زیاتر بۆ ئەوەی هەماهنگگیتان هەبێ و کارکردنی زیاتر لە داهاتوە بە مەبەستی سەنجڕاکێشانی زیاتری گەشتیاران کە بێنە ناو هەرێمی کوردستان تا چەند هەماهنگگیتان هەیە لەگەڵەکە و شخصەکان سەرۆکی لقەکان باڵێ جاران دەستەی باڵامان هەبوو ئەم دەستەی باڵایە هەرچێ لقەکەی کۆ کردەوە هەماهنگگی باشمانە بوو بەڵام ئێستا هەماهنگگیمان ماوە بەڵام پچڕ بووین ئەمەش زەرەری دەیامی لەبەرەوە حکومەت گوێمان لێ ناگرێت کە هەمومان هاودەنگ نین. بەڵێ کاک مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵی چێشخانە و میوانخانەکان لە سلێمانی سوپاس کە لە ستودیۆ لەگەڵمانە بوون. زۆر سەرکەوتوو بن هەرێکتان کێشە. ڕاستانەکەم.